اوش برنامه نزیکتر ریز و سلاوه تایبت بودی سماتین خدمتا کساتی کی بکین و کساتی کی نزیکی وب کین کجاره چافی کامیری بدویری ریوبرتیا گشتیا روشنبری هنری یا حولیری تایبتی جی ریوبرتیا هنری میوزیک یعنی همه ابرکه همی میوزیک و هنره او کساتی ابرکه جی هنرمنده میوزیک استران نبتنی وکه هنرک بلکه وکه ریکه که پیوندی جیب کارینه جبوی نزیکرنا گله کردستانی و گله کرد گله جهانی گله جرا اول کردستانی چینش در وی ولات پیشکش کردن میوزیک و هنر میوزیک یک کردستانی و گله جرا میوان در وی جینوی کردستانی جبوی نزیکرنا گله جهانی اما نزیکی کساتی ابرکه بین و بزانی که کساتی ابرکه کیه دو دست بید گله سپاسیاتتین زور سپاس زور درگه جهان میوزیکی بوم فکر موزیکی و بی افا باشتر بس کمان اشتکی من همی گاوا کمان گلتنی نه با خدای نه والله همی گاوات گل منی کمان همی گاوا مادام قلت همی گاوا یعنی بعدين شد باشه بیچک کینی بریوبری کینی هنرمندی من بيانيا طبعا وقت الدوام ساعات هشتي بيانيا ديم لا سر كرسي مزي خم دادنشن واجبي خم بزيد دقيقة تاو ساعات يكوني ودو ديردم زا أول ديكش همو هنرمندي طبعا هنرمند زا هم بودينيت بيجين كسب لكي نوستا سري ملاكي لا خورا يكسر ببيا برا همو هنرمندا ونيه كوبو سرتا يعني بريار بو يعني حزبو كتنا وجهاني والله لا من داليو مثلا موسيقى حزب براسي يعني اشتكنا ناخم داهب وهستم كلك حزي كيدا ناخم دا ايش حزي موسيقى بس يتر لا صالي 1907 وحفت كتابي من باشاي جوري رواندز لا بينزي سرتايبهم او كاتما مصدرات محمد مصطفى واني بلين هنريو درس انجليزي شي دايوا صدر احمد لغوري بي هزار رحمت بو الكوي باتشي مصدرات محمد مصطفى كائما تاوك استشهم يعني خومن بقرزاري او دزاني براسي لسدسي مصدرات لا طابخاني باشای گەورە خولێکی بڵێن مۆسیقای کردەوە لەگەڵ خولی مۆسیقاش خولی خۆشنووسی وێنە چێشانیش کردەوە بەڕاستی من لە هەر سێکیان زۆر ئیسفادەم لێ کرد بەڕاستی پۆلی پێنجی سەرەتایی بووی پێنجی سەرەتایی بەڵێ دەڵێی ڕواندز نازانم کاریگەریی لەسەر کەساتیەکان هەبوو ئەوانەی لەوێ دەژیان ئێستاش هەست دەکەم هەیە بێگومان ئەو سەحرە چییە لە ڕواندز تەسیری هەبووە ببن بە هونەرمەند و نووسەر بێگومان پێش ئێمەش خەڵکانێکە بوون لە هونەر و لە نووسین و لە ئەدەب و حتا لە ڕووی دروستکردنی تۆپی وەسارەزەمیش دەتوانم بڵێم لە ڕووی شۆڕژێریشەوە دەتوانم بڵێم کەسانی گەورە لێ پەروەردە بوون کەسانی ینی وا دەتوانم بڵێم لە کوردستان ناویان هەیە یەکێک لەوانەیە کە عیلاقی بەخۆمەوەی مامۆستا زرای محەممەد مستەفا بەڕاستی ئەمە ینی کۆڵەگەیەکی گەورە بوو ئێمە توانم بڵێم کەسێک بوو کە بژانەوەی هونەر لە ڕەواندز ئەو کاتە تاڕادەیەک سستیەک هەبوو لە ڕەواندز لە ڕووی مۆسیقا بە تایبەتی ئیتر مامۆستا زرار گروپێکی جوانی لە قوتابیە بەهرەمەندەکان ئەوانەی کە شتێکیان لە ناخدا هەبوو یاخۆ بڵێن بەهرەیەکیان تێدا بوو من خۆم یەکێک لەو کەسانە بەڕاستی زۆر حەز و خوریان بۆ فیلم لەسەر ئامێرەکانی مۆسیقا مادەم لە ڕواندز دەستت بە میوزیک کرد یعنی هەر لەوێژ لەدایک بوو بێگومان ساڵی چەند ساڵی 1963 ئەی تەمەن درێژ هەر گەنج دیارن ئەوە هونەر وەی لێ کردی گەنج دیارمێن بەخوای ئیتر یعنی هونەر طبعا ڕۆڵێکی زۆر کاریگەری تەمەنەکەش هەر بە ژمارەش بڵێ هەر گەنجوانە هەر گەنجین بەڵام ژمارێ تەمە ژمارێ بەڕاستی عایلە و ئەوانە هونەرمەند بوون یان کەش و هەوا و مامۆستا زرار یەکەم شت مامۆستا زرار زۆر یعنی بەڕاستی کەشێکی وای بۆ ئێمە دروست کرد کە زیاتر حەز لە هونەر بکەین و خانەوادەکەشمان دەتوانم بڵێم هونەر دۆز بوون چێ مەسەلەن باوکم بەڕاستی چکە چاخانەیەکمان هەبوو لە ڕەواندز زۆری هونەرمەندەکان ڕویان لەو چاخانەی دەکرد چاخانەیەکی کۆن ئێستاش ماوە برایەکانم بسەیتی نزیکەی 101 ساڵ دەبێ یعنی ئەگەر بۆ مێژووی دروستبوونی بەخۆشی چاچیاتی کرد لەوێ بێگومان لە کچکەیەوە بەرەوەی کە بسمە ناو هونەر و مۆسیقا و شتانە هەر لەگەڵ باوکم یارمەتیم دەدا کچکە بووم بۆ کاتە بەبیرم دێ بەیانیان کاژمێر سێی بەیانیان
لە خەوڵ دەستام لەگەڵی دەچوومە چاخانە و شتەکانمان لەگەڵ ئامادە دەکرد و بەس دیارە پێشت خۆش بووە چونکە گوڕەپانێکی هونەریش بووە ئەو چای بێگومان گەورە هونەرمەندان زۆر ڕویان تێدەکەوت وەکو کارێک ساغە و حەسەن زیرەک و تایر تۆفیق و مامەستە مەزەری خاڵقی لەو چایخانە بەڵێ داهاتن دەبێت دادەنیشتن هەندێکیان گۆرانیشان دەوت وەکو حەسەن سیساوی بڵێن مامۆستا حەسەن زیرەک ئەوانە کات خۆی لە چایخانەی باوکم گۆرانیشان وتووە ئەو کاتش فکرێوت کردەوە مەسەن ئەو خەڵکە هەمووی هونەرمەندیان خۆش دەوێت بامیش بمە هونەر بامیش بێگومان ئەزوی کەش و هەوای بەحسی هونەرە میوزیکی بکەم ئەس بژم یا نەخۆش ئەم بچینە جایکێت تایبەتتر وەرشۆتە یۆنجی پیۆسەکە نۆ هەولێری بکەین وەڵام کەیف هاتەیە ئەمە پێک بچین پیۆسەکی بکەین پشتێکی بچینە وەرش لە خزمەتان بۆی خزمەتان گەرم باید تو گەل بخێرەوەی مامۆستا ئەمەوەت بژین یاخوا بەخێر بێنی یاخوا بەخێر بێ ئەی لە ڕەواندوزی هەرەوەنی یا ڕازش دێن یاخوا بەخێر خوا بەخێر بێ بەزە پێش ئەوەی دوورکەوینەوە لە بەڕێوبەراتی گلەی بی نازانم گلەی قبول دەکەیان نا هەموو شتە قبوڵە چاڵکی کەمە لە چاو ڕابرد و نازانم واللهی چ بڵێم کاک شوان ینی چاڵاکی کەمە وەزعەکە بەخۆ دەزانی وەزعی کوردستان بەسەر و قۆناغانە تێپەڕی مەسەلەی داعش و کۆرۆنە و قەیرانی دارایی ئەو شتانە بەڕاستی کەمێک سستی پێوە دیارە لە مەسەلەی چالاکی ئەو شتانە بەڵام خەڵکە کەشمان ئەمە با گلەی لە حکوومەت و لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوان نەکەین ئەوەندە کۆ خەڵکەکەش بێتاقەت بوو بەڕاستی خەڵکەکەش ئەو زەوق و ئەو حماسەتی زارانی نەمایە تۆرە مەسەلەن ئێمە کۆنسێرتێک لە قاعەیەک دەکەین بە هەموو قووەتی خۆمان ڕەنگە 50 کەسمان پێخڕ نەبێتەوە باشەوە کاتێک هونەرمەندێکی بیانی دێت و ئەوەندە قەرەباڵغ دەبی کۆنسێرتەکە ئەو بوو چی دەگەڕێتەوە کاک مەسلەی ئەوەی کە بیانی دێ خەڵکێکی دەوڵەمەند هەیە مەسەلەن حەز دەکات بتاقە بە پارە بکڕی بچیت سەیری ئەو شتانە بکە بەڵام ئێستعدادی نییە لە بۆ پارچە مۆسیقایەک بێ ئێوارەیەک مەسەلەن بۆ خۆشی خەڵک کۆنسێرتێکی مەسەلەن چەند پارچە مۆسیقا نمایش بکەن لە یەکێک لە هۆڵەکان ئەوە نەبوویتە کلتور بزەبێت یعنی خەڵکەکە ڕانەهاتووە بەڕاستی ئەمەش سەرەتایەکەی زیاتر دەگەڕێتەوە بۆ پەروەردەکردنی گوێچکەی خەڵک لە هەر لە سەرەتای خوێندنی سەرەتاییەوە پێش سەرەتایش لە حەزانەوە لە ڕەوزەوە لە باخچەی ساوایانەوە ئەبێ لەوێت تۆ خەڵک پەروەردە بکەیت چۆن گوێ لە مۆسیقا دەگری زۆر زار دەڵێن فرانە کەس دەنجی کوردانەیە بزەبت بۆ نمونە حەسەن زیرەک حەسەن زیرەک گەنجی کوردانەیە میوزیکی کوردانمان هەیە یان وەرگیرەوە هەمووی مەسەلەن شەرقیە تورکیە بۆ خۆی هەمانە بەڵام ئێستا بەم دوایانە زیاتر ئێمە تەقلید دەکەین بەڕاستی ینی شتی وەرگیراوە استیعارە مەسەلەن وەردەگرین زیاتر شت لاسای تورکیا و ئێران و عەرەب و چزانم ینی ئەو شتانەی کە کاتی خۆی تۆمارکراوە ساڵانی هەفتایەکان و شێستەکان کە ئێستاش کە جێلێ دەگری ڕاستە خاوەنەکانیان مردوون لە ژیان نەماوە بەڵام بەرهەمەکانیان بە زیندوی ماوەتەوە خەڵک زۆر بە جۆش و خڕۆشەوە زۆر بە ئەوە نەبتە فەرق و جیاوازی لە بینی هونەرمەندەکان بەس ئەنگوو زیاتر دەزانم فرانە دەنگ کوردانەیە فرانە هونەرمەند هەستەکی کوردانەیە هەیە و دەمینتەوە تەمەنێکی درێژ چێ هەیە مەسەن لە گەنجەکان واللهی گەنجەکان هەیە تێدا مەسەن دەنجی کوردیە هەیە مەسەن تەسەنوع دەکات لە دەنجی هەیە ینی بە پێی ئاست و مستەوای تێگەیشتنی خۆی مەسەن لە کللتوری خۆی لە فەرهەنجی خۆی ئەو گۆرانی بێش تحکم دەکات لەسەوەی کە چ هەڵ بژێری مەسەن هەست پێ دەکەم خۆت دەدزیەوە لە وەڵامەکەی نەخۆم نادزمەوە باشە ئەزانی چۆنە کاک تۆ دەچێ ناو باغێک هەمووی گوڵە بەس هەر گوڵە و ڕەنگێک و بۆنێکی ئەو نییە هونەریش وایە کاکە خۆ بەڵام گوڵەکی تایبەتیش هەیە دەنگەکی تایبەتیش هەیە بۆن خۆشەیە گوڵی زۆر بۆن خۆشەیە بەڵام لە هونەریش ئەوایە بۆ گوڵەکی بۆن خۆش هەبوو ئیشی جوانتان پێکەوە کرد بەڵام ئەو چێ ئەو گوڵە جوانە هۆنەرمەند زیاد ئەسعات پەیوەندی زیاد ئێستا کۆ لەگەری ئێستاش پەیوەندیمان هەیە بە تەلەفۆنیشتووە بەڵام ناوە بەردەوام نییە بەڕاستی پچڕ ینی زار بەجار ئەگەر تااقەتی هەبێ ئێمە بەبییر بێ تەلەفۆن دەکگەر ناش وڵی ڕەنگە بە ساڵی تەلەفۆنی بۆ بنەکرد بە ساڵ ئاخر جارکەی نێبوو قسەتان ئاخی جار 2 ساڵ پێش ئێستا 2 ساڵ پێش ئەرەوەڵە پاش 2 ساڵ پێش ئێستا و ئیتر
بەڕاستی تا ئێستا قسەم لەگەڵ نەکردووە جاران زۆر قسەمان پێکەوە دەکرد و ئیشم لەگەڵ کردووە کات خۆی لە ساڵی 91 ئەگەر بە پێش بێ 91 ئەوانە ئیشم لەگەڵ کردووە زۆریش آخر بەرهەم ساڵی چەند بوو پێکەوە ئیشتان لەسەری لە 90 بوو ئاخیر بەرهەم زۆرە نەرەوەڵا ساڵی 90 بوو ئەو کاتێکە سەرباز بووم من حتا بەجلی عسکەریش لە ناو ستۆدیۆ گۆرانیەکانم بۆژنی وتی نابی بگەڕێتەوە ئەبێ ئەو سیدەی من تەواو چ گۆرانیەک بوو گۆرانی خۆشەویستەکەم خۆشەویستەکە مەرامی ژیانێ یەک لە گۆرانیەکان گۆرانی خۆشت خوا بەرداوە خۆی زانسیە من گۆرانی بێژ نیم بەڵام دەتوانم ئەدای گۆرانی بکەم ینی شارەزای ئەدای گۆرانیم بەڵام گۆرانی بێژ نیم یعنی لەگەر خود گۆرانی دەڵێ بۆ منە لە ماڵ واللهی سوزانم هەر چی هاتە بەرزارم شتێک خۆش بێ مەسەلە نییە بۆ هاتە لەو ڕێ دوورش بە من کڕ و بێدەنگم بەشکەم گۆرانیەک تازە بەم گوتی خۆشەویستەکەم ئەیدە بەستاوات نەکرد تۆ بەردەوام بە ستاندوتە گیانی من بسوێنێ ئاهۆنەڕای من ستاندوتە هەموو جانی من بچوتێنێ ئاهۆنەڕای من هەتاکەی من بێکێشم دوورێ هەتاکەی من بجا مامۆستا مال دەستپێکی بەحسی چ کرد گوتە چۆیچۆتیوە کردی بجا بجارێ ئەم شڕێڤە بەرەتیە دیرکەبین شکەمۆنێژی دیرکەبین پیشەی باو باپیران سایخانە با بزانین کووە ئەخە دێ چاکێ بمەتێکی ها خۆتێکم هەدی مشکلە نییە بۆ قات و تەرتیبە مشکلە نییە والله بجا بێریەوە هەی جەماعەتماندی نەبن سەحەتان کووە چاکمان دەوی بەس دەمانەوەی مامۆستا ئەگەر ڕێگات بخۆمان تێ بکە دەبی جەماعەت شتێکم دیاڵە و جەماعەتیش دۆخەبیتە لوو بە تەمای چەند پێڵە هێرگری هەفت هەشت دا ئەگەر تەبەقەکان باش هەتا دەیار بە یەک دەستی بە یەک دەستی تەبەقەکان باش بی ئەو چێ بسم الله ئەمە زانیم ئەوە ئەگەر بە پۆزیشنی هەشتم عازب ئەگەر ها مەسەلەن بڵێ عازبە چی خۆش دەم دەبی کەمانەکەی باش بی بەس نەمزانیە مەسەلەن بڵێ ئەگەر پێ عازب چاشم دیاڵە لە ساکینی کۆ دەچەوە چەند پێوە لە هەلگرێت یاڵە ئەو ئەوانە دابنێژانی واللهی پێی دەچی ئیشەکە زەحمەت بی وڵا پچەک چەند ساڵ ئەو ئیشت نەکردی مامۆستا چایسیاتی 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ ژبی 20 ساڵ چایسیاتی بەڵێ نەم کردیە بەڵام بەبیرم ماوە منداڵ بووم ئەدیل و ماڵی میوان ئەوانە هاوکاری خێزان دەکەی مەسەن چایەک ماڵی دەسەر سینێکی ئەتیادی دادنی بەس شۆر بن نەکەون ئێستا ئەگەر ئەوانە بەربوون شکان ئەگەر شکان پارەکەی ئەمە دەینانە تو ئەم بەخۆ پارەکەی دیاڵە ئەبە 5 ئێدەوەش بینە ئەبە 6 یا الله دیاڵە 6 بەسە ئەب چەندین ئەم 6 نەفەری هەموو 6 چە بلا باشە یا الله ئەوە چاکەیە بسم الله مامۆستا تا هەتا ئێرە بەسە بەڕای من هەتا ئێرە بەسە هێشتان عەزبەکەشمان دەبی عەسب بچینە وەشەی عەسبشمان لۆ بکەیە ئەویش دەکەین برێوە چ بوو خۆم توش کردەوە بەرنامە یا الله والله تەواو بە یەک دەستی 6 چای دەرەجیە من دەی هەرەگرم بەڵام تەبەقەکان پێم وتیم تەبەقە نینە 6 چۆپ دەستێکی داچار بەس تەبەقەی توی پیچەک بچووکن جبەر هەندێک نزا خۆش نەش بیرۆ مچوو دەستە ناسۆخم والله یار دەبێ جۆڕی نەخۆر لە هەر 6 چۆڤە خوین وش سەحبەتە خۆ گەرم بکەین وەکی چۆی گەلە بەتاڵ والله بەتامە بەچدی وەی دەستەکان خۆش مام زۆر سپاس ئێستا بۆ چ عازب چا بووم عازب چا لە کەمانی لوچای جگە لە چایسیاتی بە مەداڵ ئیشی دیکەشت کردیە مەسەڵەن بەخوای زۆر ئیشم کردیە ئیشی تکە فرۆشت و کەباب و جەرگە و شانە چای پێش چایخانەی بابم کەباب چاتیشت کردیە ئەویشم کردیە بابسی کەباب پەیوەندیت کۆ بوو لەگە بابت باش بوو یعنی زۆر باش بابم بەڕەحمەندی کەسێکی زۆر کراوە خەڵکی ڕوان زۆر خۆشیانەویست بەڕاستی یعنی لە قەدیمەوە چایخانەمان بووە شوێنی خەڵکان پیا و جوانەکانی شای ڕۆنز و خەڵکەی زۆر داهات ڕویان لە چایخانەی باوکمیان دەکرد ئەوجا لەبە قسە خۆشەکانی و ئەوە نیە لەگەڵ ڕووی لەگەڵ خەڵک خۆش بوو خەڵک زیاتر ڕویان لە چایخانەی باوکم دەکرد منیش مناڵمە و کاتی لەگەڵم ئیش
لەگەڵی ئیشمە کرد ئێستا ئەو تێکردنە لەوی فێر بەڕاستی کەمەک زەحمەتە تو 6 ئیسکانیان 8 ئیسکان بەدەستێکەگیری ئیتر بە خۆت بینیتان بە چای ماشڵە ماشڵ کاکە جەماعەت چای بخۆن ئەوان لێرە بن ئەدی بینت لەگەڵ خوێندنی کوو بە مامۆستا لەگەڵ خنیش باش بوو زۆر باش ئەدی چ بەشەکردەوە کە مەسەنەکە هاتن ئەمن کە قۆناغی سەرەتایی دواناوەندیم لە ڕەوان ستاوە کرد ئەو کاتی مامۆستا زرات بەخۆی لەگەڵمان هات بۆ مووسڵ تەقدیمی پەیمانگای هونەرە جوانەکانمان کرد بەشی مۆسیقا لە مووسڵ بەڵێن لەوێ وەرگیرانی تر 5 ساڵ لە مووسڵ خوێنمان لە پەیمانگای هونەرە جوانەکان ساڵی 1985 تەواو بوو لە 8 تەقدیممان کرد لە 85 تەواو بوو یەکێک لە شاکارەکان باسکەم کە ئێوە خزمەتێکی جوانتا کرد لەو بوارە ئەویش مەمێ ئاڵان بوو بەڵێ لە مەمێ ئاڵان مەسەنەن ها هونەرمەند دەگەڕێ بۆ ئەوەی هونەرمەندە چی ئەو کە ئەو دەیەوێ بەدەست بینی و هەدەسەکان ینی بۆ ئەو ئیشە بڵێ چۆنە ئەو ئیشەتان کرد لە مەمێ ئاڵان بە تایبەت و ئیشەکانی دیش لە ڕووی مۆسیقاوە مامۆستا عەبدوڵڵا جەمال سەگیگەمە بەڕاستی هاوکارم بوو لە ڕووی دابەشکردن و شتانە بەڵام لە ناو حەڵەقەکان کە مۆسیقایەکان مۆسیقای ناو حەڵەقەکانمان کە دروست کرد من بە خۆم هەموو شتەکانم بە خۆم کردم بەڕاستی بەس لە تایتری بڵێن زنجیرەی مەمی ئالان کە مامۆستا ناسر حەسەن دەرهێنەری ئەو زنجیرەی مەمی ئالان بوو مامۆستا عەبدوڵڵا جەمال من پێشەچەکەم بۆ دروست کرد بەڵام ئەو دابەشکار ئاواز ئەو ئاوازانە کە من بۆ مامۆستا ئیسماعیل جمعەمدانە لەگەڵ غۆزان پێکەوە دیاوت من بە خۆم ئاوازەکەم بۆ دروست کرد کارێکی جوان بوو شاکارێکی جوان بوو ئێستاش خەڵک یعنی بەڕاستی باسەکە لەو شە جوانەی هەم لە ڕووی نواندنەوە هەم لە ڕووی مۆسیقا و هەم لە ڕووی ئێکسوار و پێداویستی ئەو شتانێک کە لە ناو مەمی ئالان بەکاردەهێنرا کارێکی جوان بوو لە تەلەڤیزیۆن لە کوردستان تیڤی و کاتێک کە کارمە کرد سەدایەکی گەورەی دایەوە ناو خەڵک زۆر بە زۆر فرۆش و زۆر بە حەماست و زۆر بە چێژ وەرگرتن لەو زنجیرە درامایانە شتێکی کوردی و زۆر هونەرمەندی هەمی گۆ بۆ پێتیڤی پندێک و مۆدەک پۆرەکی بۆش بەردەستە بێت و بەرهەمەکی جۆن پێشکەشکردنیۆژی هەمی گۆ بۆ مۆدە نەگرنگە پارە ڕەنگە هەموو شتێک نەبێ بەڵام ئەویش زەرورە ینی بەڵام زۆر جار بینین لە ناو ستۆدیۆیەکی زۆر پرۆفیشناڵ لە ڕووی تەقەنیات و لە ڕووی ئەو ئامرانەی کە ئەو تەقەنیاتێکە لە ناو ئەو ستۆدیۆ بەکاردەهێنرێ زۆر پێشکەوتون بەڵام عەقڵەکە پێشکەوتون ئەو کەسێک کە هیچ لەسەر ئەو ئامران دەکات ڕەنگە معلوماتێکی باشی پێ نەبێ معلوماتی باشی پێ نەبێ زۆر جاری واش بووە ئامرەکە زۆر سادە بوو بەڵام عەقڵەکە زۆر فراوان بووە توانیوێتی زۆر کاری جوان بکات بەڵام ئەمڕۆ لە کوردستانی خۆمان بڵێن بەشی هەرە زۆری ئەو ستۆدیۆیانەی کە هەن لە ڕووی پێکاتی ئامرەکان ینی لە ڕووی دەنجەوە ئامێرە دەنجەکان شتی زۆر چاکەن بەڵام فکرەکە ئەوە نیە ڕاستی ینی هەموو ئەو کەسانەی لەسەر ئەو ئامرانیشکن پێویستیان بە ڕاهێنان و خولەیە بۆی زیاتر تەتویر بە کارەکانی خۆیان بدەن ئێوە خۆل دەکەن ئەگەر من شتێک نەزانم لە هەر وڵاتێکی ئەوروپا ئێوە لای خۆتان لە بەڕێبەراتی خۆڵ و شتیوا بوو فێربوون دەکەنەوە یان ئیشەوە نیە ئەویش ئێمە زیاتر خەڵک پێ دەگەین لە مۆسیقا و گۆرانی وشتانە بەڵام من باسی ناو ستۆدیۆ دەکەم بۆ تۆمارکردنی دەنگ بۆ گۆرانی یا ستودیۆی گرنگتر ئەو جهەیە ئەوێت و ئامیر تێدەتێنە چێکردن جان بچینە وەرشەوە بچین چواتە خلاص تبێنەوە خوی وەلەو تەزی بژەمە تەزی ئەم بچینە وەرشێ ئەوە لە سەرەتای بەرنامە باسی موزیکم دەکرد ئەو جەوەم دەویست ئەوە لە چێ گروپی چەمبەر موزیکە جگە لە وەرشە دروستکردنی کەمان پرۆژەیە وەرشەیە وەشەی دروستنی ئامێرە خوارەوەش جێی پرۆڤەکردنی ئام بڵێن دامانی گروپ ڕۆژانە پرۆڤەی خۆمان لێ دەکەین توش دەگەریان توش پێویستی بە پرۆڤەیە وڵای چۆن منیشە پێویست بێت مادوونە دەستان خۆش دەستان خۆش بی زۆر جوان بوو ئەوجا شەکەمان لێ تێک نەدان خەریکی پرۆڤە و نانە بە عەکسەوە ئەوە خەریکی چناوە و پرۆڤەی چیاوە ئەوە یەکێک لە پارچە مۆسیقایەکانە ئەوەی کلاسیکە خەریکن ڕۆژانە پرۆڤەی سەرەکەن چونکە چەند پارچە مۆسیقایەکمان ئامادە کردووە بۆ مانجی یەک نیوەی مانجی یەک
عرضێکمان نمایشێکمان دەبێت لەسەر مۆسیقای کلاسیک و مۆسیقا کوردیەکانیش میلۆدی کوردیەکانیش کوتم بەس دەبات تاکید کەمەوە یعنی ئێوەش ها میوزیک ژەنی توزانم لە مەرتەبە چ زۆر باش ئێوەش هەر پێویستیتان بەوەی پرۆڤە و حیسۆ ڕۆژانە بەلایکمی ڕۆژانە گەر هیچ نەبێگەر ژەنیارێک بێوێ بێتە ئاسپێکی چاک پێویستی بە 3 ساعت پرۆڤەکردنی بەڕاستی بە تایبەتیش ئەو مۆسیقایانە کەمێک قورسن بەڕاستی تو چات داینێ گۆرانیت لۆ مەگوت بەشە موهیمەکەمە دەبی عەزیزمان ئەوەش بۆ دەکەم یاڵا لەگەڵ جەماعەت پێکەوە پێکەوە بڕیاردا کەمان دروستکەی کەمانەکانی خەڵکیت بەدڵ نەبوون والله ئەوە طبعا حەزێک بوو لە مناڵیەوە حەزم بە دروستکردنی ئامێر بوو هەم وەکو ژەنین و هەم وەکو ڕۆژێک لە ڕۆژان بتوانم ئامێر دروست بکەم بەڕاستی ئەو کاتێککە بچوو بووم هەندێک قوتی ئاوێت تەماتە شتان دەستێکمان بە تەختە پێوە دەناوەندە تێلمان لێدا هەبۆی ئەوە خۆمان پێوە خەرجگەن ئەو کاتی بیرم لەوێ کردو بەڕاستی ئەبێ ڕۆژێک بێ من بۆ خۆم یەشێک لە ئامێرەکان مەرج نییە کەمان بێ بەڵام کە بوومە ژەنیار لەسەر بڵێن ئامریکەمان ئەو کاتی بیرم لەوە کردەوە بەڕاستی کە بتوانم ئامریکەمان بەدەستی خۆم دروست بکەم تقریبا هەتا ئێستا چەند کەمانە دروستکردینە ئەوە پێنجەمین کەمانمە بەڕاستی دیارە کاتی زۆری دەوێت زۆر کاتێکی زۆر دەوێت و کولفەکەشی زۆرە قڕسترین بەشی مەسەن دروستکردنی وڵا هەمووی سەختە بەڵام سەختترینیان ئەو دەستشی کەمانەکەیە حەلەزۆنەکە ئەو بەڵێ ئاسکە وردەکاری زۆری تێدا ئیشی زۆری دەوێت بەڕاستی ئەم نەحتە یعنی کاری نەحتە وەکو نەحت هەیە کەمان هەبی مەسەنەن کەمان و تەرگرتبی بە هەدیەیان هەدیەکی بەنرخ نازانم کەمان دیاری وەرگتووە بەڵێ دوسێ برادر لە ئەوروپا هاتوون مەسەن کەمانیان دایم بەڵام کەمانچا ئەوەی مامەسەڵ مشتەبە میرزا دەسەد ڕەحمەت لە گۆڕیبی ساڵی 2002 بوو کە هاتە کوردستان کۆنسێرتێکی مۆسیقای کرد ئەو مامۆستای گەورەی کەمانچی پێشکەش کردین ئەو جۆزەی عەزف کرد لە هوتێل چوارسە جۆزەکەی خۆی پێبوو کە کەمانەکەم بۆی ژەنی ئەو گوتی وەڵاهی من ئەو مۆسیقانە بەبیر نەماوە کە کاتی خۆی کە لێم داوە شتی من زۆر ئەوە بوو یعنی وەکو بڵێ ئیرتیجالی شتی لێ داوە دایمەن شتێکی کە لێ دەدا جاری دۆم لێ داوە عین شتی لێ داوە لەگەڵ من عەزف کرد بەڵام بە هەمان تەکنیک و بە هەمان شێوەی کە من عەزفم کرد من وەکو خۆیم عەزف کرد وەکو جاران ئەو بە شتێکی ئیزافە دەکرد یعنی شتێکی تری عەزف دەکرد ئیتر لێەوە جۆزەکەی پێ بگوت حەزەکەم مندێک جۆزە عەزف بکەم کەمانچە پێ دەڵێن ئەوان فارسەکان پێ دەڵێن کەمانچە ئێمە عەرەبەکان دەڵێن جۆزە بۆیە گوتی کەمانچەکەم دێن مندێک عەزفەکەم وەڵا هێنای کەمانچەکەی زۆر جوان عەزف کرد دوای کەمانچەکەی دا دەستێم گوتی دەتوانی عەزف بکەی گوتم وەڵاهی مامۆستا من ئەوەی ناتوانم چونکە لەبەرەوەی عەزفم نەکردیە گوتی مادام عەزفت نەکردیەوە ئەو کەمانچەی پێشکەش بە جەنابەت کەمانچە تەڕۆ کردیە کەمانچەکە لێرێ وەڵا بزانم ئەمەیان بوو یعنی ئەوە مامۆستا ڕەحمەتی گەورەشتەوەی میرزادە بە هاترین ئامێر لای من ینی وەکو قەدر و قیمەت ینی لای من ماوەتەوە ئەو دیارە جوانەیە کە مامۆستا ئەوە خۆی بەخۆی عەزفی دەکرد لە دەستی بەڵێ بەڵێ بخۆی شتێکی تایبەتە دەبی ئارێ وەڵا دەبی لە مەتحەفەی دابنێ وەڵی ئەو تا دەمرم لای من دەمێنێتەوە شتێکی گەورەیە یان دیارێکی زۆر مەزنە زۆر گەورەی لای من ئەبێ بمێنێتەوە لای من بەڕاستی بە هیچ نرخێک ئەوە ناکرێ ینی شتێکی تایبەت تەقیم ناکرێ حتمانی ئەو پۆڕستیە بەس تو حەسکی پشتی تا ئیشڵە پشتی تەمانێکی دیر و درێژ 1000 ساڵی بی چ تشتێکیەتەی پۆڕستی بێت وەڵی دوای من پارێزرا و ئەو شتانێک کەلوپەلانێکە خۆم بەکارم هێناوە بەڕاستی بکرێت بە لە شوێنێک لە مەتحەفێک دامنرێ بێن
بڵێن ئەوەش فلانە کەس بووە کاتی خۆی ئیشی پێکردوە یان ڕۆژانەی خۆی پێ بەسەر بێت هەموو شتانێک کە خۆم بەکارمێناون بەڕاست ئەم گەلە خۆشحاڵ بین تە دەرگهێ ژیانەخوا تایبەت و میوزیکی بوومە بەکرام نزیکی گەلک سپۆز بۆ مامۆستا گەلە گەلە بخێن کاش وای هەربژ گەلک گەلک بخێن مەمنون سپاس